دەکەم لە جلەکەوە لە شوێ بۆستین و چی قسێ بکەین و دایرەکتەر و ئاکتەر و هەمووی ئەگەڕێتەوە سەر باشە لە ڤیدیۆیەکە من ئەوەی کە هیچ نەبوو لە بەریکەی بەڵێ ئەو هەموو جلت لەکوێ بوو وەڵی یعنی خوشکەکانی دەکی 30 جلیان هەیە تەمنیشەڵم بەعزە جارێک ڤیدیۆکە کە مەڵم با بەکاری بێنم خەڵک حەزی لەو نوعشتان کە کارێکەکەی بۆ منە ڤیدیۆکە ئاماداکەی کارەکە باڵین چەند ئاسانە بێت لە بەردەمت بۆ نمونە ئەو شتانەی کە پێویستە لە بەردەستت هەبێت بەتایبەت کارێکە لەسەر کوردستان بێ ڕەنگە پێویستت بە هەنێک کەرەستە و کەلوپەل هەبێت تا چەند توانیوتە ئەو کەرەستانە دابین بکەی بۆ بەرهەمەکەت هەر کەسێ ڤیدیۆکانی ئێمەی بینی و ئازانە ڤیدیۆکانمان زۆر سادەیە وەکوتم لە ئایفۆنەکەمانەوەی گین هابێ ینی ئەم ڕۆژە بەڕاستی ئەوەی ناوێت کامێرەیەکی گەورە بێنیت و یەک دنیا خەڵک کۆ بکەیتەوە بەسەوەنە فکرێکی هەبێ تەلەفۆنەکەی خۆ بەدەستەوە بێ ڕێگای سوشل میدیەوە یعنی فیسبوک و ئینستاگرام ئەتوانی خۆ بە دنیا بناسیێنی ڤیدیۆکانی ئێمە زۆر سادەیە بەس چیە دوو قسەی کوردەواری تایە هەمووشمان خۆمانەکەین و زۆر یعنی ئاسانە بەلامەوە ئەگەر لی بزانی زۆر ئاسانە بەس یعنی ئەو ڤیدیۆکی ئێمە 15 سانیە یەکەین لەوانەیە نیو سەعاتم پێ بچێ یعنی چ دەقەم پێ بچێ چکە ئەمەوێ زۆر وردم لی وردەبمەوە بێ ئەوە ئاوا بێ و ئاوا بێ